ڕۆژی 25 هەشتی 1970 سەرەتای دەستپێکردنی قۆناغی هەشتەمی ئەنفال بوو بۆ سەر ناوچەی بادینان کە دوا قۆناغی ئەنفال بوو و ڕۆژی 6 نۆی 1970 کۆتایی هات. لیواڕۆکن یونس محەممەد ئالزەرب فەرماندەی فەیلقی 5 و لیواڕۆکن سوڵتان هاشم ئەحمەد فەرماندەی فەیلقی 1 و لیواڕۆکن کامل ساجد عەزیز فەرماندەی فەیلقی 2 سەرکردایەتی شاڵاوی ئەنفالەکان دەکرد بە سەرپەرشتی ڕاستەوخۆی فەریقی یەکەم عدنان خەیرۆڵڵا توفاح وەزیری بەرگری ئەو کاتی عێراق و عەلی حەسەن مەجید تکریتی عەلی کیمیاوی. بە گوێرەی بەڵگەنامەکان هێزی پیادەی فەیلقەکانی 1 2 3 4 5 6 و 7 بەشداری ئەنفالی بادینانیان کردووە کە تێکڕا زیاتر لە 20 پیادە و 30 کەتیبەی تۆپ هاوێژ و تێکڕای زیاتر لە 250,000 سەرباز بوون. هەروەها زیاتر لە 163 فەوجی جاشەکان بەشدار بوون. ئەم شاڵاوە ناوچەکانی پارێزگای مووسڵ و دوهۆکی گرتەوە ئامێدی، ئەتروش، ئیمینکی، باتوفە، زاخۆ، زاویتە، زێوە، دێرەلوک و کانی ماسی کە تێکڕا 448 گوندوێران کران و 13361 هاوڵاتی دەستگیر کران و ڕەوانەی قەڵای نزارکیە کران و هەمویان شەهید کران کە 1540 کەسیان هاوڵاتی پێشمەرگە بوون خۆیان تەسلیمی سوپا کردبوو 1489 پیا و 3368 ژن و 6964 منداڵ بوون. هەروەها لە بەرەبەیانی 29 هەشتی 1970 6 فڕۆکی جەنگی بۆردومانی گەلی بازیان کرد و زیاتر لە 2980 هاوڵاتیان شەهید کرد. ئەنفال زیانێکی مادی و معنەوی زۆر مەزنی بە گەلی کورد و شۆڕشەکەی گەیاند لە باشوور. ئەویش لە ڕێگەی بەرنامە و پلانی تایبەتی ڕژێمی بەحسەوە بوو کە چەندین ساڵ بوو داڕشت بوو لە ڕێگەی نۆکەرەکانەوە جێبەجێی کرد. لەو جینۆسایدەدا زیاتر لە 4000 گوند و 4 قەزا و 30 ناحیە و 3100 مزگەوت و 100 کڵێسا وێران کران و 182,000 مرۆڤی بێتاوانی کورد لە ناوبران. هاوکات زیانێکی زۆری بە ئابووری و ژینگەی کوردستان گەیاند کە ملیۆنەها مەڕووماڵات لە ناوچوون و بە هەزاران هێکتار زەوی بەبێ کشت و کاڵمانەوە باخوو ڕەزەکان سووتێنران کە تاکو ئێستاش کاریگەری لەسەر ئاوەدان نەکردنەوەی گوندەکانی کوردستان داناوە.